هەوڵەکان بۆ هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەردەوامە و زیاتر لە 4 ساڵە ڕێکخراوی ماڵی سەرکەوتن بە هاوکاری ڕێکخراوی نێدی ئەمریکی کاری لەسەر دەکات و ئێستا ڕەشنووسی ئەم یاسایە ئامادە کردووە. لەو پێشنیارانێکی ئێمە کردومانە مۆزۆئی فرەبازنەیە کە پێشنیارمان کردووە، مۆزۆئی تۆماری دەنگدەرانە کە پێشنیارمان کردو کە گۆڕانکاری بەسەرابێت، مۆزۆئی سیستمی هەڵبژاردنەکەیە کە پێشنیارمان کردو گۆڕانکاری بەسەرابێت، مۆزۆئی کۆتا و پێکاتەکانی هەرێمی کوردستانە پێشنیارمان کردووە کە هەم لە ژمارەی کورسی هەم لە ڕووی تۆماری دەنگدەرانە گۆڕانکاری بەسەرابێت. تۆماری دەنگدەران یەکێکە لەم گرفتانەی لە کاتی بەڕێوەچوونی هەڵبژاردنەکان زۆرترین قسەی لەسەر دەکرێت. لەم ڕەشنووسی یاسای هەڵبژاردنەدا پێشنیار کراوە تۆماری دەنگدەران بکرێت بە بایۆمەتری بۆ ئەوەی گومانی ساختەکردن لە کاتی بەڕێوەچوونی پرۆسی هەڵبژاردن نەمێنێت یاخود کەم ببێتەوە. تۆماری دەنگدەران کە کێشەیەکی زۆر گەورەیە لەلایەن دەنگدەران و خەڵکەوە قسەی زۆر لەسرە، پێویستە ئەمەش لە پەرلەمانێک لا بکرێتەوە و ئەم سەلاحیەتە پەرلەمان تەحدیدی بکات چ تۆمارێک پەسەند دەکرێت، دەوڵەت مەسئول بێت لەوەی نەک کۆمیسیۆن خۆی تۆمارێک هەڵبژێرێت و دیاری بکات و دای بنێت. باجوێرێ ئەم ڕەشنووسی یاسایە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان پێشنیار کراوە هەڵبژاردن لە یەک بازنەوە بکرێت بە 4 بازنە. پێکاتەکانیش تۆمارێکی تایبەت بە خۆیان هەبێت بۆ ئەوەی نوێنەری ڕاستەقینەی خۆیان هەڵبژێرن. بەپێی یاسای ژمارە 5 کۆتا بۆ کۆمەڵێک کەمینە لە هەرێمی کوردستان دەستنیشان کرا و ناوهێنراون، بۆیە دەبێ ڕاجعەیەکی ئەوە بکرێتەوە کە دەبێ کاکەیەکان، ئێزیدیەکان، زەردەشتیەکان ئەوانی تریش نەتەوە ئاینەکانی تریش لە هەرێمی کوردستان کە هەن بە پێی معیار ئەبێ دەرفەتیان بۆ دروست بکرێ هەبن. لەگەڵ ئەوەش دەبێ جۆرێک لە زەمانەت دروست بکرێ ئەو هەبوونە بۆ ئەوە نەبێ زۆری نەدەست بەسەر ئەو کەمینەیە دابگرێ و ئەوان تەحەکوم بە کاندیدەکان و نائیبەکانیان بکەن. یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان یاسای ژمارەیەکی ساڵی 1992 تا ئێستا 7 جار هەموار کراوەتەوە کا دوایین جار لە دانیشتنی یاسایی ژمارە 33 ڕۆژی 19 حوزەیرانی ساڵی 2013 بوو. بۆ نێشتنی ئەو سەرنج و تێبینیانەی لەسەر یاساکە هەیە ئێستا هەوڵ هەیە جارێکی دیکە ئەم یاسایە هەموار بکرێتەوە. هەڵگورد ئەحمەد، کورسات نیوز، هەولێر.